ئۆپراسیۆنی هاوبەشی هێزەکانی پێشمەرگە و هاوپەیمانی نێودوڵەتی دژی داعش بۆ سەر چەکدارانی ڕێکخراوی داعش لە چیای قەرەچووغ ئەنجامەکەی بە قوربانیکردنی ژمارەیەک پێشمەرگەی دیکە بوو، هاوشێوەی ئەو هەزاران قوربانی لە پێناو خاکی کوردستاندا خۆیان بە شەهیدکردندا و دواتر بەرپرسەکانیان بە ڕیفراندۆمێک هەموو خاک و دەستکەوتەکانیان بەبادا. لە ئۆپراسیۆنەکەی قەرەچووغدا کە ناوچەیەکی ژێر دەسەڵاتی هێزە عێراقیەکانە چەندین پێشمەرگە شەهید و بریندار بوون کە بەرپرسانی پارتی و یەکێتی زانیاری جیاواز لەو بارەیەوە دەخەنە ڕوو. ڕەشاد گەڵاڵی بەرپرسی کۆمیتەی مەخموری یەکێتی نیشتیمانی لە لێدوانێکی تایبەتدا بە پەیامی ڕاگەیاند لە ئۆپراسیۆنەکەدا زیاتر لە 10 پێشمەرگە شەهید بوون و 14 دیکەش بریندار بوون، کەچی بەرپرسێکی سەربازی پارتی کە لە ئۆپراسیۆنەکەدا بەشدار بووە بۆ پەیاموتی 5 پێشمەرگە شەهید و 30 دیکەش بریندار بوون کە ئەو ژمارەیە نیو هێندەی ئەوەش نییە کە بەرپرسەکەی یەکێتی ئاماژەی پێکردووە. بەپێی زانیاریەکانی پەیام ژمارەیەک لە پێشمەرگەکان بە برینداری بەجێماون و بەهۆی سەرنەکەوتویی هەوڵی بەرپرسەکانیان بۆ ڕزگارکردنیان گیانیان لەدەستداوە کە ئەوەش جارێکی دیکە بێباکی بەرپرسانی لە بەرامبەر خوێنی پێشمەرگە پیشاندا. ئۆپراسیۆنەکەی چیای قەرەچووغ و بێباکی بەرپرسان لە بەرامبەر گیانی پێشمەرگە کاردانەوەی لێکەوتەوە و بەتایبەت کە لەژێر دەستی هێزەکانی پێشمەرگەدانیە و هێزە عێراقیەکان بەرپرسیارن لە پاراستنی ئاسایشی ئەو ناوچەیە. زانا ڕۆستایی ئەندامی خولی پێشووی پەرلەمانی عێراق لەبارەی ئۆپراسیۆنەکەەوە دەڵێت ژمارەیەک پێشمەرگەی دیکە لە پێناو سوپای عێراقدا بەکوژدراون. فەرماندەی ئۆپراسیۆنە تایبەتەکانی هاوپەیمانی نێودوڵەتی ڕاگەیەنراوێکی سەبارەت بە ئۆپراسیۆنەکەی قەرەچووغ بڵاو کردوتەوە کە هیچ ئاماری کوژرا و برینداری تێدا نیە، بەڵکو تەنها ئاماژەی بەوە داوە پەناگەی داعشیان لە ناوچەکە نەهێشتووە. چیای قەرەچووغ ناوچەیەکی جێناکۆکە و دانیشتوانەکەی لە عەرەب و کورد پێگاتوە و دەکەوێتە نێوان باشووری ڕۆژئاوای شاری هەولێر و باشووری ڕۆژهەڵاتی شاری مووسڵ. بەرپرسانی پارتی کە دەسەڵاتی سەربازیان لەو ناوچەیە هەبوو لە دوای 16 ئۆکتۆبر ڕادستی سوپای عێراقیان کرد، لەگەڵەوەی هێزە عێراقیەکان ڕێگەنادەن پێشمەرگە بگەڕێتەوە ئەو ناوچانە و لە ئۆپراسیۆنەکەی ئەم جارشدا ڕێگە نەدراوە ئاڵای کوردستان لەلایەن پێشمەرگەوە بەکار بێنرێت کەچی بەرپرسانی پارتی پێشمەرگەی لە پێناودا بەکوژ دەدەن. ئەوەی تا ئێستا ڕوون نییە ئەوەیە کە ئۆپراسیۆنێکی لەو شێوەیە و لە ناوچەیەکی دەرەوەی دەسەڵاتی پێشمەرگە بۆچی لەلایەن هێزەکانی پێشمەرگەوە ئەنجام دەدرێت.